سنووری عێراق و ئێران 1200 کیلومترە پێت ناگیرێتە لەمە بگەڕێەوە سنووری خۆت قایم کە لەوێ سەنگەر خەتی دیفاعی یەکەم و دووەم لێ بدە و لەوێ شەڕەکە ڕابگرە بەس هەتاکو تۆ لە ناو ئێرانە بیت ئەو مسەیترەتە بێ بەسەرتا ینی بۆ نمونە سەدام حوسێن داوای عەبادانی کرد لە دوایی محەممەرە و تێبێ عەبادانم بۆ بگرن ئەی چۆن بوو ئەفسەرەکان سەریان سوڕما بوو جەنەڕاڵەکان نیان هەزانی چی پێ بڵێن نیانە وێرە داکو عەبدولجەبار شەنشەل کە ئەو کاتەش ملەت کێیە ئەو پیاوە ئەو لە ئەرکانی سوپای عێراقا بوو 24 ساعت لەگەڵ سەدام حوسێنە بوو ینی باشە فکری لە عەبدولجەبار شەنشەل وەرەگرا ئەفسەرێکی کۆنی عێراقا تێگەیشتووە هەرچەنێ خەڵک ئەو کاتەش پێی پێکەنی چونکە داما و بێتاقەت بێهێز تەمەنێ زۆری هەبوو خڕیژی ئەرکانی بەریتانیای ئەو زەلامە خبرەیەکی باشیە بوو برەیەکی باشیە تێگەیشتیەکی باشیە تەنها کەس بوو کە بە سەدام حوسێنی وتی عەبادانت بۆ ئەگرم بە سوپای عێراق نامێنێ بیر لەوە نەکەیتەوە ڕاستە خۆی هەر ڕاستەوخۆ ئاهای پێوت لەوێ سەدام حوسێن وەستا وازی لە عەبادان هێنا مەگەگەر بڕۆیشتایە بۆ عەبادان عێراق تەواوە بوو خەڵاس